زانەوەت بێدەنگی و ئەمە ئاساییە کەچی من بوومانەوەم دەخوێنم ئەمەش ئاساییە ئەم ئاسایی بوونە ڕۆژێک سەری ئێمە دەخوا وەکو دیارە هەموو خواردنە بۆمان ئاساییە حاڵدان بۆ حەزەکان بە هەر نەقسیفەتی خاکێ ئەمەش بەسی مرۆڤە کە دەڵێن پێکاتوو لە خاکە ئەو حەزەکانی خۆی لا گرنگترە لە هەمووشت چونکە مرۆڤ پڕ لە کەم و کوتی ترسناکە ترسناکتر لەمە ئەوەیە پێشڕەوی خەڵک بێ هونەرمەندی ناوە بێ هەر خەری کاڕی بێ کاڵک بێ دەبی فێری ئەمە بی ئەمانە دوورکەی لە کارەوە لێ مەگرەگە ڕۆژێک بەتێنمە خوارەوە چون دەچکێنم ئەگە ڕۆژی بووی بەبێت ئەگەر ویستت من بەکار بینی بۆ خۆت دەبێ هەموو تاکەکان فێری ئەوە بێن بجێ وازی حەق بناسن و تەنانە تۆش بمشکێنە ئەگە ڕۆژی بووم بەبێت ئەگەر ویستم تۆ بەکار بێنم بۆ خۆم هەرچەند وەکو دەزانڵی ئێمە لە حەق بەرگیری دەکەین بۆیە ڕوخسارمان شوێنی شەقە هیپ هاپ ئیتر بەشێکە لە هونەری ئەم وڵاتە ئێمە بۆ ئەوە ژیانماندانا تۆ بیریشی لێ ناکەیتەوە ئێمە چیمان بینی بەڵام لێبوردە بووین لە بەرامبەر هەرچی ناکسانی چونکە ئێمە دەمانویست هەمووشت باش بێ گەرچی ناوی ئێوە پێش ناوی ئێمە لە پاش بێ گیریم نەبوو بەرهەمی دزیاڕیتان بە پاڕێ ئەو بەرهەمی ڕەنجی خۆمان هەمووی بەلاش پێشەوەکان بۆ ئێمە نووسین و شەقامەکانی شەڕ بەڵام شەوەکانی ئێوە ڕێکلام و درو کاش بێ ئێمە چاومانە ماڵی کەس نەبووە هەرگیز تەنیا حاڵماندا کەسایەتی هونەرمەند باش بێ لەبوو هونەری کۆپی بازاری کارگەرم و گۆڕ بوو بەڵام کاتی نورەی ئێمە گەیشت کۆمەلگا سێر بوو دەنگی ئێمە کێب کرا پیسایی بەڵاو بوو بۆیە کۆمەلگا بوو ئازادی بە دوای پێناسەی تر بوو بۆیە بەڕەڵایی و ئازادی تێکەڵاو یەکبوون وەکو چۆن سێکسی مدیرین تێکەڵاو یەکبوون وەکو چۆن کۆمەلگا و مێگەڵ تێکەڵاو یەکبوون وەکو چۆن سیاسەت و ئاین تێکەڵاو یەکبوون تۆ سیرکە لەم نێوانە چۆن چاوەکانی داپوشیە و حەقیقەتەی لەگەڵ برۆ تێکەڵاو یەکبوون میدیا و ساختەکاری تێکەڵاو یەکبوون ئێستا کە پۆرن و پارەکان تێکەڵاو یەکبوون ئیتر دۆست و دوژمنەکانیش تێکەڵاو یەکبوون کاتی بەرژەوەندیەکان هەموو تێکەڵاو یەکبوون خۆفرۆش و شۆڕشگێر تێکەڵاو یەکبوون کاتێک هەموو پارەکانی وڵات تێکەڵاو یەکبوون ئیتر هونەرمەند و دزەکانیش تێکەڵاو یەکبوون بۆیە هەر چوار لە بیرەکان تێکەڵاو یەکبوون بیرە و بیری نەفت و بیری ئازادی لەگەڵ بیر و ڕای پیست هەموو تێکەڵاو یەکبوون دەچکێنم ئێستا کە بووی بەبێت ئێستا کە دەتەوێ من بەکار بینی بۆ خۆت دەبێ هەموو تاکەکان فێری ئەوە بێن بێجێ وازی حەق بناسن و تەنانە تۆش بمشکێنە ئەگە ڕۆژی بووم بەبێت ئەگەر ویستم تۆ بەکار بێنم بۆ خۆم هەرچەند وەکو دەزانی ئێمە لە حەق بەرگیری دەکەم بۆیە ڕوخسارمان شوێنی شەقە ئێستاش بە نەفرەت بی